دەکات دوو لە ڕووی جەنابەت دەیگوت سکسل لەگەڵ دەکەم من وتوی لێدام وتوی کارەبایی ئێستا بەدەشتمەوە ما شوێن جێگای وتو لە پشتم لەو ئەوانم کە وتوەکانی لێدام لە شوێنی وتوەکان بە سۆندەی لێدام زۆر ناخۆشە ئەی تعزیبی وە کەس نەیبی لە سجنی خەتێ بووین لەگەڵ جاش و جێشی شعبی و استیخبارات سجن بووین هەر بەو دوو شەوانە ئەسپێ خواردمی لە خەتێ وەڵکانی مەسئولەکانم دی ڤیدیۆ تەلەڤیزیۆنیم لەوەن و تەلەڤیزیۆنیم لەوەنە من ساڵی 2003 نەمدی بوو بەفدەوێ 87 دیتم ماتۆڕی کارەبا و ویکی و کاک مستەفا تەلەڤیزیۆنیم لەوەنی هەبوو مەسئولەکان نەبان من و مستەفا ساریشیان دەکوشت چونکە سەرتیپی شۆڕژگەران ئیمزای کرد بوو کە ئێمە جاسووسین و هاتووین پێشمەرگە شەید بکەین و ئەوانە بەڕووتی من بەڕووتی هیچ شتێک کە بردیانین بۆ ئیستیخباراتی عام ژداشەیان دەداینێ جلەکانیان دادەنای سەر و ژداشەکی سپیان دەدایە وەکو ئەوەی کفنت کەن و بتبەنە ناو قەبر ژداشەیان نەدا من بە هەموو قاعەکانی ئیستیخباراتی عامدا بەڕووتی گێڕامیان بۆی سزنەکانم پێ بێنن کە ئاواتان لێ دەکەین هەموو لەشم وتوو بوو والعاصل هەیە کەرکوو بە زۆری احترام پێش بووین من مستەفا و حەمیدی مام ڕەسووشکە ئەویش کۆنی یەکێتی بوو وەڵا جا لەوێ تعزیبە ڕەشە کوژگەکە دەستی پێکرد لەوێ عەشایریانە لێیان دەداین کا قادر هەرچی داهات بەزەم خۆی لێی دەداین لۆ لە بەعس چۆن بوو یعنی ئەگەر بەراوردێک لە نێوان ئەوەی بەعس و پارتی بکەیت یعنی ئەو کاوە چەند جەلات بوو بێناموز بوو زۆر بێشەرەف بوو بڕوا ناکەم خەنووتر زانی بە نەقی کەریمەکەش زۆر خوێری بوو لە بەعس لەژێر پێوە دەستیان پێ دەکرد لەژێر پێیان دەدای زۆر کە بەژێر پێ اعترافت نەکرد بە ڕۆیان زیاد دەکردی دەیان کردە فەلاقا ڕاست و چەپ ئەو جا دەکەوتە سەروت و بتڵ تێبڕین و ئەو شتانە یعنی یەکسەر هەموو شتەکانیان لەگەڵ نەدەکرد بەڵێ قۆناغ بە قۆناغ لە سەریان نەدەدای لە گوێیان نەدەدای لە شوێنی ئەساسیان نەدەدای ئەوەی هەبوو یعنی نا پارتی لە ماڵێکی سجن بووین ئاسایشی ڕانیە و هەڵەبجە و ئەوانە ماڵێکیان بەکرێ گرت بوو دوای سیویێکی ئاب بوو لاولێرێ هەر ماڵێکی نۆرمال بوو لە حەمام و ئادەستەکەی سجنیان کرد بووین ڕۆژانە هەڵیان دەواسین و بە 8 کەس 9 کەس لیان دەداین کەتکەبلوتیان پێدا دەدان بە من تۆزە خۆراگرتت مستەفا زەعیف بوو بەس بەجیاریان دەداین یادی بەخێر برا گەورەکەم لێرە ساوڕێزیشتم بۆ یە کاکلیبرام پارتیە دەستەقاتیە پارتیە دەروێشیشە زۆر پارتێکی ئەوەیە دەست چاوم بەسترا بوون بە پاکیان وەکرد بوون بە 6 کەسان لیان دەدا گەنجی کاکلیبرام گوێلێ بوو گریاکی توگۆڕی مەلا مستەفای لێی مەدەن بەسە وەڵای ئەو کاتی دایان بەزاندم لەیان نەدام ئیدی وەلعاسە سرد نێشێنم کە بەڕێکران بۆ مەکتەب سەرۆک بۆ مەسیف لەوێ نەوزادی کاکەبرای هەیە خەڵک سلێمانی ئێستاش ماوە گوێی لە ڕێم بێ لە دەنگم بێ هەر هاتە ژوورێ چایی بە من کەوت بۆ بردینیان بۆ ئاسایشی مەسیف کە لە هەولێرێ دەردەچی یەکەم فولکەی مەسیف بە دەستە ڕاستەوە ئاسایشی مەسیف بوو ئەوە مەکتەب سەرۆک لە ئوتێلێکیدا بوو ئێستا شەرماوە ئەو نەوزادەیان هێنا کتی کاکە تو چی کاکلی تم بۆ چی بە کاکلی دەچی تم وەڵا برامەکتی وەڵا لەگەڵ من سزن بوو هات بۆ ماجەی تو 22 شەوانیان گرت بوو لەسەرەوەی هات بۆ ماجەی من یعنی بەس سەر هات بوو ماجەی تو گۆتی بەگۆ تو سەری تو گۆڕی مەلا مستەفا شەوی مەدەن بەسی تو گۆڕی مستەفای لێی مەدەن بەڵێ بەڵێ دوای گرتویان کوردانە لە ژوورێ دەیان بردین بە 8 کەسان بە کەیفی خۆیان یعنی قەپاڵ لێدان شەق لە گونیدان مز لێدان کەتکەبلوک وەڵای کەتکەبلوکیان بە پشتیدادا قەپاڵیان لێ دەدان یعنی گەزە بە هەولێری چۆن دەڵێ هەڕەمەتی کاقادر هەڕەمەتی لێیان دەدای کەس بە کەس نەبوو 97 دوای سیویەکی ئاب کابرا هەبوو برای کوژرا بوو لە شەڕی ناخۆ وای دەزانیە من کوشتومە قەپاڵی لێ میزی پێدا دەکەم باشە پارتیەوەم قەپاڵ خۆرە چی هەیە لە مەکتەب سەرۆک ئاودەست بوون بە زۆری سیستمەکانی لە سیفەتەکانی ئەندامبوونی پارتیە لەوێ قەپاڵ باوێن لە مێژوو جابی سووتە ئەندام پەرلەمان لە خەڵکی بدا کاکە وەسێم پەرلەمانەی باسی دەکەم ئەندام پەرلەمان بوو بەڵێ ئەو تاحقیقی لەگەڵت دەکرد ئەو لە منیدا ئەو زۆر لە مەسیف زۆر لە منیدا کوڕێکی کەس لێیدام لە مەسیف ناوی ئازاد بوو خۆشنا بوو ڕایی بوو براکەی کوژرا بوو زۆری لێدام ینی بێ ئەنداز گوراندمیەوە بە دروست مەبری قەدارەکانی فەرهاد سەنگاوی و درۆ دەلەستەکانی ئیزاعی شۆڕش لە پۆلیسێم تەوەستە بوومە پێشمەرگە لە تیپی 78 کارۆ
بەڵێ زۆر گەردە